رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا هەریەکە لە ڕێزان ساریجا، فایق ئۆزگۆر ئۆرۆڵ، رازیە ئۆستۆرک و مەزلوم دینج چوونە ئیمراڵی و داواکاریان پێشکەش بە داواکاری گشتی بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. هەروەها پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ موەکیلەکانی دیکەیان لە ئیمراڵی هەریەکە لە عومەر خێری کۆنار و حەمڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش داواکاریان پێشکەش کرد. سەری سورەیا ئۆندۆر پەرلەمانتاری دەمپارتی و سەرۆکی کۆمسیۆنی پارلەمان کە لە ئیمراڵی لەگەڵ ڕێبەر ئۆجەلان دیداری ئەنجامداوە ڕایگەیاند بەهۆی هەستیاری پرۆسەکەەوە زانیاری بەرفراوان بڵاو دەکەینەوە. هۆندۆر ئاماژەی بەوە کرد تا ئەو کاتەی پرۆسەکە دەگاتە ئاستێکی دیاریکراو ناتوانن زانیاری بە ڕاگەیاندنەکان بدەن. ئەمە بە مانای شاردنەوەی هەندێک شت نییە، بەڵکو ئەمە لەسەر بنەمای ڕێزگرتنە لەو دیدارانە کە دەکرێت. هۆندۆر هەروەها ئەوەشی ڕاگەیاند ئەگەر پێویست بێ شتێک بڵێم ئەوە دەتوانم بڵێم کە هیوایەکی زۆرم با پرۆسی ڕابردوو هەیە، کاتی خوشک و برایەتی و برایەتیە، کاتی ئاشتیە. هەروەها لە ساڵی نوێدا پەناوی شاندەکەوە زانیاری بەرفراوانتر لەسەر دیدارەکە بڵاو دەکەینەوە. جەنگاوەرانی سینان دەرسیم سەربا بزوتنەوەی شۆڕژگێڕی یەکگرتووی گەلان هەبەدەها لە ناوچەی مەنەمەنی ئیزمیر دژی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر ڕۆژاوە لا دژی پۆلیسی دەوڵەتی تورک چالاکی چەکداریان ئەنجامدا. هەروەها بەیان نامێکی نووسراویشیان بڵاو کردەوە و ڕایانگەیان پۆلیسانی یونس کە لە شەقامی چاکماک لە گەشتدابوون کرانە ئامانج و لە ڕاگەیاندراوەکەیاندا هاتووە لە ئەنجامی چالاکیەکەیان پۆلیسێک بریندار بووە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوەش کراوە کە هەموو هێزەکانی سەربا دەوڵەتەکان کە گەلەکەمانیان ناچاری هەژاری کردووە کوردستان بردومان دەکەن دەبنە ئامانجی هێزەکانمان و بانگەوازیان بۆ خاوەنداریکردن لە ڕۆژاواش ڕاگەیاند. دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی گوندەکانی ئەلحوشان و ئەلخالدیە لە ڕۆژاوای عین عیسا و گوندی ئەلمشرفیان بردومان کرد. لەلایەکی تریشەوە فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک لا گوندی ئەلهێشا لە ڕۆژهەڵاتی عین عیسا خاڵێکی هێزەکان یاسایشی ناوخۆی بردومان کرد. با پێی هەواڵی ئاژانسی هاوار نیوز فڕۆکەی بێفڕۆکەوانی هێرشبەری دەوڵەتی تورک خاڵی کنترۆلی هێزەکان یاسایشی ناوخۆی لا گوندی ئەلهێشا لە ڕۆژهەڵاتی شاری عین عیسای بردومان کردووە و زانراوە لە ئەنجامی بردومانەکەی دەوڵەتی تورکدا زیانی مادی بەرخاڵی کنترۆلەکە کەوتووە. قەسەدا ڕایگەیاند لە ڕۆژاوای قەرەقۆزاق زرێک پۆشێک و دوو سیستەمی ڕاداری چەتەکانی سوپاینەتەوەی سووریایان کە سەر بە دەوڵەتی تورکی داگیرکردن تێکشکاندووە. هەروەها ڕاشی گەیاندووە لە ڕاگەیاندراوەکەی قەسەدە هاتووە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسی دیمەشق دەوڵەتی تورکی داگیرکرد بەردەوامە لە گواستنەوەی پێشاتەکان. لەم چوارچەوێدا بنکە و بارگای نوێی داگیرکاری لە خاکی سووریادا دروست دەکات. لە منبەج و ڕۆژاوای فرات دوو بنکەی سەربازی نوێ دروست کردووە و قەسەدا دەشڵێت هێزەکانمان لا دژی هەوڵدانی دروستکردنی ئەو بنکە و بارگایانەی دەوڵەتی تورک لە ڕۆژاوا پردی قەرەقۆزاق ئۆپەراسیۆنی ئەنجامدا و لەو ئۆپەراسیۆن ببورن دوو ئامێری ڕادار و زرێپۆشێکی داگیرکەران تێکشکێنراون لە ئۆپەراسیۆنەکەدا.
هەروەها لە شەوی ڕابردووەوە شەڕوانانی هەسەدا لە پێشڕەویەکانیان بەردەوامن بە ئاراستەی کۆنتڕۆڵکردنەوەی شاری منبەج و لە سنووری سەرەکانیش گروپە تۆندڕەوەکانی سەربات تورکیا تێکشکێنراون. لە بەیانی ئەمڕۆژەوە گروپە تۆندڕەوەکان بە پشتیوانی تورکیا دەستیان با بردومانی چەند ناوچەیەکی ژێردەسەڵاتی شەڕوانانی هەسەدا کردووە. بە پێی زانیاریەکان شەوی ڕابردوو هێزەکانی هەسەدا چوونەتە ناو شاری منبەجەوە و شەڕوانانی هەسەدا گەڕەکەکانی ڕۆژهەڵاتی منبەجیان کۆنتڕۆڵ کردو و چوونەتە نێو گەڕەکەکانی ڕۆژهەڵاتی منبەج و پێشڕەویەکانیشیان بەردەوامە. هاوکات لەگەڵ پێشڕەویەکانی هەسەدا لە منبەج و گوندەکانی دەوروبەری سەرەکانی لە بەرەبەیانی ئەمڕۆ گروپە چەکدارەکان بە پشتیوانی تورکیا دەستیان بە بردومانی چەند ناوچەیەکی ژێردەسەڵاتی هەسەدا کردووە. زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن دوای ئەوەی لە بەرەی منبەج و سەرەکانی گروپەکانی سەربات تورکیا تێکشکێنران ئەو گروپانە بە هاوکاری تورکیا ئەم بەیانیە شارۆچکەی سلووکیان لە دەوروبەری ڕەقا بردومان کردووە بۆ ئەوەش تۆپ هاوێژ و چەکی قورسیان بەکارهێناوە و دواتریش پێکدادانی توند ڕووی داوە. ئەمەش هاوکاتە لەگەڵ ئەوەی هەردوێنێ یەکشەمبە هەسەدا لە دەوروبەری گوندی ڕێحانیەوە چەند گوندێکی سەرەکانی و دەیان چەکداری گروپە توندڕەوەکانی سەربات تورکیای کوشت و بریندار کرد. ئاژانسی هاوار سەبارەت بە ئەنجامدانی ڕێپێوانێکی کۆنگرەی ستار لە شاری حەڵەب ڕێگەیاند. ڕۆژی ڕابردوو لە شاری حەڵەب کۆنگرەی ستار با دروشمی بە یەکێتی ژنانی سووریا و بە فەلسەفەی ژنجیان ئازادی و بە بەشداری سەدان ژن لە گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی و لا وەڵامی هەوڵەکانی دوورخستنەوەیان لا پرۆسەی بنیاتنانی سووریای داهاتوو ڕێپێوانیان ئەنجامدا. هەروەها ئاماژە بەوەش کراوە لەسەر لافیتەکان نووسرابوو نەخێر بۆ کوشتنی ژنان و ژنجیان ئازادی و کۆمەلگا بە ئازادی ژنان دەست پێ دەکات. ژنان داوایان کرد ئازادی ژنان بپارێزرێت کە لە دوای قوربانیدانێکی زۆر لە سووریا بەدەست هاتووە. هەروەها جەختیان لەوە کردەوە ئەو ژنە شەڕوانانەی لەسەر ڕێگای زەهرا و ڕووکەن و هەموو شەهیدەکان دەڕۆن ناتوانن ئیرادەی خۆیان بشکێنن. هەروەها داوایان لە هەموو ژنانی سووریا کرد یەک بگرن لە پێناو پاراستنی دەستکەوتەکانی ئازادی و دیموکراسی کە لە سەروی هەمویانەوە دەستکەوتەکانی ژنانی سووریایە بۆ مسوگرکردنی داهاتووی سووریای نوێ. ئەمە لە کاتێکدایە عایشە ئەلدەبس سەرۆکی نووسینگەی کاروباری ژنان لە حکوومەتی کاتی سووریا لە دیمەشق لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەاند بوو هیچ بۆچوونێکی فێمینیست یان ڕێکخراوەکانی تر قبول ناکەن کە بە پێچەوانی ئارەزووی ڕۆشنبیری ئەو بێت یان لەگەڵ مۆدێلی حکوومەتدا نەگونجێت. بەو هۆیەوە شەپۆلێکی ناڕزایی بەرفراوان لە نێو سووریەکاندا لێکەوتەوە بە تایبەت لە نێو ژنانی سووریادا. ئەنجومەنی ژنانی سووریا سەبارەت بە هەوڵی دوورخستنەوەی ژنان لە ناوەند و چالاکیەکانی ڕێکخراوەکان و کاری بازاردا لەلایەن بەرپرسی نووسینگەی کاروباری ژنانی سووریا ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەیان ئەنجومەنی ژنانی سووریا لە ناوچەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئیدانەی لێدوان و هەوڵەکانی بەناو بەرپرسی کاروباری ژنان لە حکوومەتی کاتی سووریا دەکات سەبارەت بە ڕێگریەکانیان لە ئازادی و پێگەی ژنان. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوەش کراوە بەرپرسی کاروباری ژنانی سووریا کاری ژنان لە بواری دادوەریدا ڕەت دەکاتەوە و دەیخاتە پاڵ دەستورێک کە دواتر دەنووسرێت. باڕوونی نیشانی دەدات کە هەموو ئەو خەبات و قوربانیدانی ژنانی سووریا پشتگوێ دەخرێت. ئەنجومەنی ژنانی سووریا ستایشی ڕۆڵی ژنان و توانای ژنان دەکەن لە کار و چالاکی ژنان لە بواری سیاسی و کاری مەدەنیدا کە باشترین بەڵگەیە لەسەر توانای پێشکەوتووی ژنان لەسەر بواری سەرکردایەتیدا. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا جەخلەوە کراوەتەوە داوا لە هەموو ژنانی سووریا دەکەین یەکگرتوو بن و پشتیوانی یەکدی بکەن لە پێناو پاراستنی ماف و دەستکەوتەکانی ژنان لە دەستوری نوێی سووریا. شاندێکی کەنەکە کاپێک هاتبوو لە هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەیی زەینە موراد ڕەفیق غەفور ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتەوەیی و هەروەها شەهلا عەفید ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە سەردانی ڕێکخراوی ئازادبوونیان لە شاری سلێمانی کردو. لەبارەی ئامانجی سەردانەکەیان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. ڕەفیق غەفور ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە ڕاگەیان ئامانجی ئێمە کۆکردنەوەی کۆدەنگی و ڕێخستنەوەی نێو ماڵی کوردە و دەشڵێت وەک ئەوەی لا میدیاکانەوە دەبینین کا منداڵێک لا برساندا دەمرێت بۆیە هاوکاری مرۆڤ
مرۆڤی بۆ هەر گەلێک بێت ئەوە کارێکی پیرۆز و نیشتمانیە. وتیشی کەمپینی پشتیوانی ڕۆژاوە بەشێکە لەو خەباتەی هەر یەکێکمان بۆ ئازادی و ئارامی و پێکەوە تێکۆشان بۆی دەکەین. محمود مەشهەدانی سەرۆکی پەرلەمانی عێراق لە چاوپێکەوتنێکدا ڕێگەیاند دەستێوەردان لە کاروباری سووریا ناکەین و دەشڵێت بەڵام نایشارینەوە دابەشکردنی خاکی ئەو وڵاتە ڕەت دەکەینەوە. مەشهەدانی لەباری سووریاوە باسی لەوە کرد نامانەوێت تورکیا شوێنی ئێران لە سووریا بگرێتەوە و نیگەرانی لە هەژمۆنی تورکیا بەسەر سووریاوە. سەبارەت با پەیوەندیە تەلەفۆنیەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق مەشهەدانی باسی لەوە کرد ترامپ با سوودانی وتووە دەبێت چەک تەنها لە دەستی دەوڵەتدا بێت و دەشڵێت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کاتی خۆیدا دەکرێت بەڵام دۆخێکی کتوپڕ ڕوو بدات هەڵبژاردن دوا دەکرێت. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.